بنای خۆی گەورە و میرەبان بەگەرمی بە خێراتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەگەشت مسلمانانی جیهان و بە تایبەت مسلمانانی کوردستان دەکەین. ئەمڕۆ لەم کورتە ڤیدیۆیەدا باسی نەخۆشەکانی دڵ و ڕۆژووەکەین. بە شێوەیەکی گشتی نەخۆشەکانی دڵ بۆ ڕۆژوانان ئەبن بە سێ کۆمەڵەوە. کۆمەڵە یەکەمیان ئەو نەخۆشانن کە نەخۆشیەکانیان واتە ئەو نەخۆشی دڵانەی کە هەیەە لەژێر کۆنتترۆلدایە و جێگیرە، واتە نەخۆشەکە نەخۆشی بەرزی پەستانی خوێن واتە زەخت یاخود تێکچوونی کارەبایی دڵ و گیرانی خوێنبەرەکانی دڵیەیە بەڵام لەژێر کۆنتترۆلدایە. بە شێوەیەکی گشتی ئەم کۆمەڵی یەکەم دەتوانن بە ڕۆژوو بن لەژێر ڕێنمایی پزیشکیدا. کۆمەڵی دووەم ئەو نەخۆشانن کە پێویستە بە ڕۆژوو نەبن. ئەمانش خۆی لە چیا بینێتەوە؟ ئەو نەخۆشانەی کە بە شێوەی کتوپڕ لە ماوەیش کەمتر لە 6 هەفتە نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجام درراوە. ئەو نەخۆشانەی کە بەرزی پەستانی خوێنیان هەیە و جێگیر نییە، و یاخود ئەو نەخۆشانەی کە تێکچوونی کارەبایی دڵیان هەیە و لەژێر کۆنتترۆلدا نیە، و ئەو نەخۆشانەی کە سیستیما سوولکەی دڵیان هەیە و ئاوە چێتە سیەکانیان و لەو کاتەدا لە کاتی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز نەخۆشیەکەیان جێگیر نییە و پێویستیان بە دەرمانە لە شێوەی ئەو دەرمانانی کە میز بە نەخۆشەکە دەکەن. کۆمەڵی سێمیان ئەو کۆمەڵەیە کە بە هیچ شێوەیەک نابێ بە ڕۆژوو بن، ئەویش ئەو نەخۆشانن کە بەرزی زەختی سیەکانیان هەیە، وەروە ئەو نەخۆشانەشی کە سیستیما سوولکەی دڵیان هەیە و باری تەندروستیان ناجێگیرە. بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو پزیشکانی دڵ ڕێنماییمان بۆ نەخۆشەکان ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە و دەیانێت بە ڕۆژوو بن ئەوەیە کە پێویستە دەرمانەکانیان لە کاتی خۆیان بەکاربێنن لەژێر ڕێنمایی پزیشکەکانیاندا، وەگەر هات و باری تەندروستیان تێکچوو لە کاتی ڕۆژوگرتنەکە پێویستە ڕۆژەکەیان بشکێنن و نابێت بەبێ پرسی پزیشکەکانیان ئەو کە سەرپەرشتی نەخۆشیەکەیان دەکات بە ڕۆژوو بن. بە شێوەیەکی گشتی وەکو پزیشکی دڵ و قەستەرە ئەو ڕێنمایانەی کە ئێمە بۆ نەخۆشەکانمان هەیە ئەوەیە کە ئەو نەخۆشانەکە ئەگەر هات و بە ڕۆژوو بوون لە ڕێنمایی پزیشکەکاندا پێویستە دەرمانەکانیان لە کاتی خۆیانە بەکاربێنن. ئەو دەرمانانەی کە نیوەڕوانە ئەتوانن بیگوازنەوە بۆ بەیانیان باوەتە بۆ پارشێ و یاخود بیگوازنەوە بۆ بەربانگ بێگومانەوەش لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆردا، و ئەو نەخۆشانەی کە بە شێوەی کتوپڕ قەستەڕە و شەبەکە و باڵۆنیان بۆ کراوە لە 6 هەفتە کەمتر لە پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز پێویستە بە ڕۆژوو نەبن. بێگومان ئەوانیش لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆری دڵ و قەستەرەیە ڕێنماییان نەکات بۆی کە بە ڕۆژوو بن یاخود نا، و ئەگەر هات و نەخۆشەکە باری تەندروستی لە کاتی ڕۆژوەکەدا تێکچوو پێویستەوە ڕۆژەکەی بشکێنێت و بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆری خۆی بکاتەوە. کۆتا ڕێنماییم بۆ ئەو نەخۆشانەیە کە سیستیما سوولکەی دڵیان هەیە و یاخود بەرزی پەستانی خوێنیان هەیە و ئەو دەرمانانەیان هەیە کە بێتەوە ئەوەی نەخۆشەکە میزکات، کە ئەمەش ترسی ئەوەمان هەیە لە کاتی ڕۆژووکردنەکەدا بێتەوە کاری ئەوەی کە گیانی و نەخۆشە وشک بێتەوە و کارێک بێ بۆ ئەوەی گۆڕانکاری لە ئیشکردنی گورچی نەخۆشەکە و یاخود خوێکانی جسمی بکات. بۆیە دایما ئەم نەخۆشانەی کە ئەم دەرمانانیان هەیە ڕێنمایی تایبەتیان هەیە کە ئەو دەرمانانەی کە بەکاردێنرێت لەژێر ڕێنمایی پزیشکەکەدا بێت، و ئەگەر هات و توانرا ئەو پزیشکی پسپۆڕی کە سەرپەرشتی نەخۆشیەکەی دەکات ئەو دەرمانانی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ بوەستێنێت. لە کۆتاییدا هیوای تەندروستیەکی باش بۆ مولایگە خوازم و ئینشاءڵڵا مانگی ڕەمەزان ئەبێتە مایەی هێنانی خێر و بەرەکەت بۆ مولایەکمان. سمارت وەرچەرخانە.